جێبەجێ نەکردنی بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان بە تایبەت تەواو نەکردنی پرۆژەی دووسایدی ناوبازاڕی ڕانیە بەشێک لە وڵاتیان و چالەکانی کۆمەڵی مەدەنی هێنایە سەر شەقام و لە بەردەمی دارەی ڕاپەڕین گردبوونەوەیان ئەنجامدا. خۆپیشاندەران داوایان لە بەرپرسانی ئیداری ناوچەکە کرد بە زووترین کات پرۆژەی دووسایدی ناوبازاڕی ڕانیە تەواو بکرێت کە ماوەی زیاتر لە 2 ساڵە دەستکراوە بە جێبەجێکردنی. بەشێک لە گرژی و بڕژێک لە ئاڵۆزی لە کەوتنەوە لە ناوچەکەدا لە خوپشاندانەکەدا پەیوەندی بە ئیدارەی ڕاپەڕین وهەیە کە ئیدارەی ڕاپەڕین ڕۆڵێکی ئەکتیڤی نییە لە جوڵاندنی پرۆژەکانیان با بڵێن لە هاوکاریکردنی پرۆژەکان لە ناوچەکەدا. ئەوە لایەکێتی لایەکی دووەمیان ئەوەیە کە ئێمە ئەوەندەمان یاداشت و پرۆژە داوە بەو دەسەڵاتە بەڵام ئیهمال کراوە و پاشگوێ خراوە هیچ ئەنجامێکی نەبووە. خۆپیشاندەران بۆ ماوەی نزیکەی 2 کاتژمێر ڕێگەی بەردەمبینایی دارێ ڕاپەڕینیان بە ڕووی شۆفێراندا داخست. هێزە ئەمنیەکانیش بۆ بڵاو پێکردنی خۆپیشاندەران گازی فرمێسکڕێژ و ئاویان بەکارهێنا. بەڵام خۆپیشاندەران بەردەوام بوون لە دەربڕینی ناڕەزایەتی و چەند بەردێکیشیان ئاراستەی بینایی ئیدارەی ڕاپەڕین کردو. ئەمەش بووە هۆی گرژی و ئاڵۆزی لە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەران. ئێمە لە ناو بازاڕەوە هاتین بە دروشمی جیازیەوە دروشمەکان زیاتر دژی بەرپرسانی ئەو شارە بوون کە کەم تەرخەم بوون لە جێبەجێکردنی خزمەتگوزاریەکان بۆ ئەو شارە. هۆکاری تونند و توژیەکان زیاتر هێزە ئەمنیەکان بوون. ئەو کاتەی کە گەنجان لە پێش ئیدارەی ڕاپەڕین کۆبوونەوە دیارە هێزە ئەمنیەکان دەستێوەردانیان کرد گازی ئاو پڕژێنیان بەکارهێنا. بەوتەی بەڕێوەبەری ئیدارەی نەخۆشخانەی گشتی ڕانیە لە ئەنجامی گژی و ئاڵۆزیەکان 5 کەس بریندار بوون کە 2 لە بریندارەکان هاوڵاتی و 3 بریندارەکەی دیکەش لە هێزە ئەمنیەکان بوون. قایمقامی ڕانێش بەڵێنی بە خۆپیشاندەراندا ئەگەر تا بیستی ئەفشەقامی دووسایدی ناوبازاڕی ڕانیە پیرتاو نەکرێت ئەوە دەست لە کار دەکێشێتەوە. ئەگەر تا بیستی هەشت ئەو جار لە دەستی بەخێر نەکرد بۆ پیرتاو نەکراوە میستقالە دەکەن. خۆپیشاندان و ناڕەزایەتی هاوڵاتیانی ڕانیە لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 2 ساڵە دەست بە دروستکردنی پرۆژەی دووسایدی ناوبازاڕی ڕانیە کراوە بەڵام تا ئێستا تەواو نەکراوە. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە. بەرپرسانی ئیداری ناوچەکەش هۆکاری تەواو ئەو پرۆژەیەیان بۆ دروستبوونی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان دەگەڕێننەوە.